زۆری قەیرانەکان لە هەرێمی کوردستان و کەڵەکەبوونیان بۆتە بارگرانی بەسەر ژیانی هاوڵاتیانەوە هەرچەندە ناوبەناو ناڕەزایەتی و خۆپیشاندان ئەنجام دەدرێت بەڵام نەبوونەتە فشار بۆ چارەسەری کێشەکان ئەوە ژوای لە ژمارێک ڕێکخرا و چالاکوانی مەدەنی کرد هەوڵ بدەن بۆ یەکخستنی سەرجەم ناڕەزایەتیەکان لە پێناو دروستکردنی فشارێکی گەورەی یەکخراو لەسەر حکوومەت. ئاماژ لەوەیە کە ئێمە فشارێکی جەماوەری بەرفراوان دروستکەین و بڕیاریشمانەوە یا فشار ناکەیان ئەبێ ئەو فشارێکی جەماوەری بکەین لە سەرتاسەری هەرێمی کوردستانەوە کە حکوومەت و پەرلەمان لای پەیوەندیدارەکان ناچارکەین بۆ داواکاریانی کە خەڵکی کوردستان هەیەە بۆ یەکەم جاریشە لە هەرێمی کوردستانە و دەنگە ناڕەزایانە سەرجەمان بێکەوە بنەوە بڕیاریشمانەوە بە کۆدەنگی هەمومانم پرۆژەیە ئەم کارە بەناوی هەموو کەسانی کە بەشدارێک و فشارێ بێت هەم پرۆژە پێشکەشێنە فشارێکی مەدەمی پشتیوانی و هێزی پێشمەرگە و خەڵکی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەین. کەمی سوتەمەنی و ئاو و کارەبا و دواکەوتنی موچە و کەمی خزمەتگوزاری و دۆزینەی و ڕێگە چارەسەر بۆیان هۆکاری سەرەکی کۆکردنەوەی ئەو ڕێکخراوانە بوو. بەشداربوویەکی ناوکۆبنەوەکەش دەڵێت دەیانەوێت هەموو دەنگە ناڕازیەکان لە ژێر یەک چەتردا کۆبکەنەوە لەبەر ئەوەی فشارە بچووکەکان ئەنجامیان نەبووە. زۆری قەیرانەکان و کاریگەری قەیرانەکان لەسەر خەڵکی ئەم نیشتمانەوەی کرد ئێمە ئەمڕۆم کۆبوونەوە لە سلێمانی ئەنجام بدەین و بۆ ئەوەی بگەینە بڕیارێک وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی فشارێکی گەورە لەسەر ئەم حکوومەتە دروستکەین و حکوومەت بینە سەرخەت بۆی چاکسازی بکات. بۆ چارەسەری پرسی سەرۆکایەتی هەرێم پێنج لایەنە سیاسیەکەی هەرێم هەشت کۆبنەوەی بێئەنجامیان ئەنجام داوە و ڕۆژی شەشی ئەم مانگەش نۆهەمین کۆبنەوە لە سلێمانی ساز دەکرێت. یەکێک لەو خاڵانەی لە کۆبوونەوەی ئەم ڕێکخراوانەشدا بڕیاری لەسەردرا ڕۆژی شەشی مانگ یەکەمین گرتبوونەوە لە بەردەم هۆڵی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان ئەنجام بدەن. ڕێکخراوەکان لەسەرەوە کۆکین کە لە چەند ڕۆژی ئایندەدا کە کۆبوونەوەی پێنج لایەنەکە لە شاری سلێمانی بەڕێوەچێ ئێمە لە بەردەم هۆڵی کۆبوونەوەکان گرتبوونەوەیەک ئەنجام دەین بەوەی داوایان لێ بکەین ئەمە دوا کۆبوونەوە بێ و چیتر کات بەهەدەر نەدرێ. لە کۆبوونەوەکەدا بڕیاری ئەوە درا ئەگەر بە یادداشت و پرۆژەی چاکسازی نەگەیشتنە ئەنجام ئەوە کار بۆ خۆپیشاندانێکی سەرتاسەری دەکەن لە هەرێمی کوردستان و داوای گۆڕینی دەسەڵات دەکەن. زۆری و کەڵەکەبوونی قەیرانەکان لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و چالاکوانان و بەشێک لە پارتە سیاسەکانی گەیاندا و بڕوایی کە بە دروستکردن و یەکخستنی فشار و ناڕەزایەتیەکان نەبێت ئەو کێشانە چارەسەر نابن بۆیە هەمویان لەم هۆڵەوە یەکەم هەنگاویان بەو مەبەستە دەست پێ کرد. هاوکاریاسین NRT سلێمانی.